بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. برايان لدرسي شرح كدني عقيدة طحاوي لدرسي السيام دا كو درسي السيامة تاديري هشتم من شرح كدواتا حوت ديارمان شرح كدبون يستالو درسي السيامة دا لدرسي هشتم لديري هشتم وشرحي دكين تاكو ديري سيزدهم واتا بينز دير شرح دكين بپشتیوانی خواهی گوره که باس لا گوره خواهی پروردگار و ناسینی خواهی پروردگار و قدرتی خدای پروردگار دکات. عقیده تأکید لسر اوی دکاته وکه انسان خواهی گوره وکو خواهی بناسید و گوره خواهی گوره بناسی، چون که انسان که خواهی ناسی نشتکانی دیگه هموی آسانه. انسان که بڕوای بەخوای هینا بڕواهێنان بە هەموو شتەکانی دیکە ئاسانە. ئینسان هەیە دەڵێ بڕوان بە زیندووبوونەوە نییە، ئەوە بڕوای لە ئەسڵدا بەخوای نییە، پێویستە خوای پێ بناسێنین. ئەگەر خوای گەورەی ناسی دڵنیا دەبێت لەوەی کە زیندووبوونەوە هەیە. ئینسان هەیە دەڵێ ئەو دینە کۆن بووە بە کەڵک ئەو سەردەمەی نایەت، خوای گەورەی نەناسیوە. دنا اگر خوای ناسیبه رخنا لدين خدای پروردگار ناگرید. لديري هشتم دادله لا تبلغه الأوهام ولا تدركه الأفهام. باز لناسيني خواي پروردگار دكاد انسان خواي گورب ناسيت لري اسماء وصفة خواي پروردگار وإنسان ناتواني حقيقة ذات خواي گورب ناسي، يعني لي شار زابت لقيامتش دوري بداد وكو باسی دەکەین لە دێڕەکانی داهاتوودا. بەڵام دەکرێت لە ڕێی ناو سیفەتەکانیەوە لە ڕێی ئەو هەموو مەخلوقاتەیەوە دەسەڵاتەیەوە ئێمە خوای گەورە بناسین و ئەسما و سیفەتی خوای گەورە بناسین. دەڵێ لا تبلغه الأوهام، گومانەکان بە خوای پەروەردگار ناگەن. ئینسان ناتوانێت بە گومان بە خەیاڵی خۆی شتێک دانێت بۆ ئەوەی ذاتی خوای پەروەردگار و حقیقەتی خوای پەروەردگار بزانێت چۆنە و بیناسێت. ولا تدركه الأفهام، وهروها عقلەکانیش تێی ناگەن. يعني عقل إنسان و فهمی ئینسان و گومانی ئینسان لە بەرامبەر چۆنیەتی خوای پەروەردگاردا دەستەوستانە. بۆیە دەڵێ كل ما جرى ببالك فالله بخلاف ذلك. هەر شتێک هەیە لەو دنیاییدا بە خەیاڵی تۆدا دێت بە وەهمی تۆدا دێت کە خوای گەورە ئاوا و ئاوا بێت، ئەوە خوای گەورە بە پێچەوانەی ئەوەیەوە و بەو شێوازەی نییە کە ئینسان بیری لێ دەکاتەوە. بۆیە خوای گەورە دەفەرمێ ولا يحيطون به علما. زانیاری ئینسان ناتوانێت دەوری خوای گەورە بدات بەو شێوازەی کە حەقیقەت و ذاتی بزانین و چۆنیەتیەکەی بزانین. خوای گەورە زۆر لەوە گەورەترە ئێمە ماهیەت و حەقیقەتی خوای پەروەردگار بزانین. عقلی ئینسان لەو ئاستەیدا نییە و ناتوانێت ذاتی خوای گەورە بناسێت، بەڵام دەتوانین لە ڕێی ئەسما و سیفەتی خوای پەروەردگارەوە خوای گەورە بزانین و هەروەها گەورەی خوای پەروەردگارمان بۆ دەرکەوێت. بۆیە ئینسان بیر لە هەر جۆرە شتێک بکاتەوە بە فەهم و خەیاڵی خۆی بە عەقڵی خۆی دەزاتی خوای پەروەردگار و حقیقەتی خوای پەروەردگار ناگات، چونکە خوای گەورە شتێکە و عقلی ئینسان شتێکی دیکەیە. گوتمان عقلی ئینسان سنووردارە، وەکو ئەو پەرداغەی وایە بتەوێ ئاوێکی دەریایەکی تێبکەی ئاوی دەریای لە یەک پەرداغیدا جێگەی نابێتەوە. دەی خوای پەروەردگار و دەسەڵات و حکمەتی خوای پەروەردگاریش گەورەی خوای پەروەردگاریش بەو شێوازەیە و عقلی ئینسانیش شتێکی سنووردارە. ئێمە هەر شتێک خوای پەروەردگار خۆی نەیفەرموو بێت، پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرموو بێت دەربارەی خوای پەروەردگار نایڵێن، بەڵکو هەر ئەوە دەڵێن کە خوای پەروەردگار خۆی فەرموویەتی دەربارەی ذاتی خۆی و ئەسما و صیفەت و پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی، چونکە عەقڵی ئێمە ناتوانێ پێی بەوە ببات کە حەقیقەت و ذاتی خوای پەروەردگار چۆنە. دێڕی نۆیەم خوای پەروەردگار بە پاک ڕادەگرێت لە شوبهاندنی بە مەخلوقات. ولا يشبه الأنام. ئەنام چییە؟ ئەنام هەندێک دەڵێن بە ئینس و جین دەڵێن ئەنام،
هەندێکیش دەڵێن بە هەموو زیڕوحێک دەڵێن ئەنام معناکەی ئاوایە کە هەرچی ڕوح لەبەر بێت مەخلوقات بێت بە پێی ئەو معنای دەگرێتەوە. هەندێکیشیان زیاتر لە جن و ئینسدا کورتی هەڵدێنن. ولا يشبه الأنام يعني خواي گەورە ناشبهێتە مەخلوقات و مەخلوقات ناچێ وەکو مەخلوقات نییە وەکو مەخلوقات نییە. ليس كمثله شيء هیچ شتێک وەکو ذاتی خوای پەروەردگار نییە و خوای پەروەردگاریش وەکو هیچ شتێک نییە. ئێمە دەبێ ئەوەی فێر بین کە خوای پەروەردگار و فەرمانەکانی خوای پەروەردگار هەر کاتێک کە بیستمان بزانین کە شتێکی جیاوازە لە مەخلوقات. نابێ ئینسان وەختێک باسی ئەسما و سیفەتێکی خوا دەکات زیهنی بۆ مەخلوقات بچی، چونکە ئەگەر گوتمان خوا یعنی زاتێکە کە لە دەرەوەی مەخلوقاتە وەکو هیچ یەکێک لە مەخلوقاتەکانی نییە. بۆیە زانایانی سەلەف فەرموویانە من عرف الله استراحە، هەر کەسێک خوای گەورەی ناسی وەکو خۆی لە ژیانیدا ئیسراحەت دەکات، دڵی ئارام دەبێت، ئاسوودە دەبێت، تووشی قەلەقی و ئەولا ئیملا نابێت، چونکە پشتی بەخوایەکی قایمە دەزانێت چه دەسەڵاتێکی هەیە، دەزانێت چه گەورەیە، دەزانێت ئەو زاتە چەندە زاتێکی گەورە و میهرەبانە و خاوەن حکمەتە و بەدەسەڵاتە و بە قودرەتە. بۆیە کوردەواری جوانیان گوتوە دەڵێن چی دەڵێ هەرخوا خوایە ئیدیکە هەمووی کاوبایە، یعنی هەرخوا خاوەنی ئەو زات و سیفەتەیە، ئەو ناوانەیە، ئەو دەسەڵات و قودرەتەیە، ئەوی دیکە هەمووی وەکو کاوباوایە لە چاو دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار و لە چاو گەورەی خودای پەروەردگارش. ئەوانەی کە خوای گەورە دەشوبهێنن بە مەخلوقات لەوانە ئەوانن کە لادەرن لە شیعەکان و لە هەندێک تاقمی دیکەش کە خوای گەورە دەشوبهێنن بەچی بە مەخلوقات. ولا يشبه الأنام خوای گەورە ناشوبهێتە هیچ یەکێک لە مەخلوقات و دروستکراوەکانی. وەکو دەفەرمێت ليس كمثله شيء هل تعلم له سميا فلا تضربوا لله الأمثال. وێنە بۆ خوای گەورە مێننەوە، هەرچەندی بڵێ خوای گەورە ئاوایە و ئاوایە و ئاوایە، وێنە بۆ خوای پەروەردگار ناهێنرێتەوە. فلا تجعلوا لله أندادا، خوا دەفەرمێ هاوبەش بۆ خوای گەورە بڕیار مەدەن وأنتم تعلمون لە کاتێکدا ئێوە دەزانن کە خوای گەورە هاوبەشی نییە. هاوبەشی نییە یعنی چی؟ یعنی لە ئەسڵ و حەقیقەتدا ئەوەی کە تۆ دەیکەیە هاوبەشی خوای گەورە لە هیچ شتێکدا وەکو خوای پەروەردگار نییە، وەکو خوای پەروەردگار خاوەنی دەسەڵات و قودرەت و علم و إلى آخره نییە. هەموو سیفەتێکی ئینسان مەحدود و سنووردارە، بەڵام زات و قودرەتی خوای پەروەردگار و حکمەتی خوای پەروەردگار بەو شێوازەیە کە لە خۆی دەوەشێتەوە. کەواتە ئینسان دەبێ بزانێت کە دەڵێ خوا چ زاتێکە و چه گەورەیەکە و چه خاوەن حکمەتێکە و چه زانایەکە چه بەدەسەڵات و قودرەتێکە، هەموو شتێکی لە دەست دێت و هەموو شتێکی لەلا کون فەیەکونە. بۆیە ئینسان کە ناوی خوای گەورەی لەلا هێندرا ئەگەر خوای ناسی دڵی دەلەرزێت. ئێستا جاری وا هەیە وەلیلله المەثل الأعلى، کەسێکی زۆر بەدەسەڵات و ستەمکار ئەگەر دەڵێن لە ماڵێ ناوی دێنی کابرا ناوێری لی دەترسێت، دەترسی ئاشکرابێ قسەیەکی بکات دوایە ها کاتی خۆی سەدام کە زۆر بەدەسەڵات بوو، زۆر زوڵ مستەمی هەبوو، دەیانگو خەڵک ناوێری لە ماڵە خۆش باسی بکات. لەبەر چی؟ لەبەرەوەی زوڵ مستەمەکەی بە شێوازێک بوو، دەسەڵاتی زۆر بوو، بۆی هەبوو کابرا قسەیەکی بکات پێی بگاتەوە و سزای بدات بیگریت. جا ئینسان بەرامبەر تەماشاکە مەخلووقێک ئاوابی ئینسانێک ئەدی زاتی خوای پەروەردگار کە بەدەسەڵاتە شەدید العقابە، بەڵام خوای گەورە خاوەنی ڕەحم و بەزەییە وەکو هیچ یەکێک لە مەخلوقاتەکانی نییە. بەس گەرنگ ئەوەیە ئینسان کە گوتمان خوای گەورە دەبێ ئینسان لە دڵدا بزانێت کە خوای گەورە لە هەرچی مەخلوقاتە جیاوازە. ئەوە ترس لە لای ئینسان دروست دەکات، ئەوە ئومێد لە لای ئینسان دروست دەکات کە ئینسان لە خوای گەورە بترسێ و هەمیشە کە کوتت خوای پەروەردگار لە ناشەرعی و لە خراپەکاری بگەڕێتەوە. برام ئەوەیە کە ناسینی خوای گەورە بەو شێوازەیە کە لە عەقیدەیدا فێر دەبین، گەورەی و دەسەڵاتی خوای پەروەردگارمان بۆ دەردەکەوێت، ئەو کاتە ئینسان گوناه و تاوانی پێ ناکرێت. بۆیە کوردەواری دەڵێت لەوەی بترسێ لە خوای ناترسێ، لەوەی بترسێ لە خوای ناترسێ، چونکە هەر کەسێک لە خوای نەترسا یعنی منتەهایە،
يعني كۆتایی هەموو شتێکە ئینسان لەو زاتەی نەترسێ لەو خوا گەورە بەدە سەڵاتی نەترسێ معنای وایە لە من تو دەترسێ و شەرم لە من تو دەکات لە خراپەی دەگەڕێتەوە ئەگەر بیر و باوەڕی نەبێ و بڕای بەخوای نەبێ و لە خوای نەترسێ وەڵا برام هەرچی جاری وا هەیە کە نەیکە هەر شتێکە لەوانەیە وەکو میزاجی خۆی حەزی لێ نەبێ ئەگەر نە هەموو سنوورێکی دەپەڕێنیت. دێڕی دەیەم دەڵێ کە هەر باس لە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار دەکات باز لە زیندوێتی خوای پەروەردگار دەکات حەیٌ لا یەموت خوای پەروەردگار هەمیشە زیندووە حەیاتێک ژیانێک کە لە خۆی دەوەشێتەوە هیچ کاتێک مردنی بەسەردانایەت قەیوم لا یەنام خوای پەروەردگار مشورخەور و سەرپەرشتیکارە هەرگیز ناخەوێت. القيوم يعني شي؟ يعني هو القائم بنفسه والمقيم لغيره خوي پروردگار خوي بذاتي خوي يعني وستاوى وراقر سرپرشتكاري غير خوشيتي إسايما برحمه بزي خوي پروردگار بدا صلاة خوي پروردگار بهوي هو كاركان وإما درجين وجيان من هيا بلام خوي پروردگار ذاتي خوي پيوستي بهيج تغنية وراقري غير خوشيتي ئێستا تو بێنە بەرچاوی خۆت با شتێکە دوێ بدەن بڵێن دەبێ پەرداغێک ئاوی بەدەستەوە بگری نابێت لێت بەربێتەوە و نابێ بڕژێت ئەو پەڕەکەی دوو ڕۆژان خۆڕادەگری دواتر خەو دەدباتەوە خەو دەدباتەوە و لە دەستت بەردەبێتەوە. خوای پەروەردگار هەمیشە بە ئاگایە چاوتروکانێک لە مەخلوقات بێ ئاگا نابێت. خوای گەورە بوونەوەری ڕاگرتووە کە یعنی تێک نەچێت بوونەوەر خوای گەورەی ڕانەگرتووە خوای گەورە کە لەسەر عەرشەکە ما یەلیقو بجەلالیه عەرش خوای گەورەی ڕانەگرتووە خوا عەرشی ڕاگرتووە کە نەکەوێتە خوارەوە و ئەرز و ئاسمان هەمووی بەو شێوازە و دنیا هەمووی بەو شێوازەیە. ئەو دوو ناوەی خوای پەروەردگار زۆر گەورەنە بۆیە سوورەتی ئایەتە الکورسی هێندە گەورەیە چونکە باس لە ئەسما و صیفەت و گەورەی خودای پەروەردگار دەکات. ناوی الحەی و القەیومیشی تێدایە. کەواتە ئێمە لێرەوە تێدەگەین کە خوای پەروەردگار چەند گەورەیە و چەند بەدەسەڵاتە. ئێمە ژیانمان هەیە بەڵام ژیانی ئێمە ناقیسە بۆ ماوەیەکی کاتیە و مردنمان بەسەردادێت بەڵام ژیان و حەیاتی خوای پەروەردگار و زیندوێتی خوای پەروەردگار وەکو ئێمە نییە و وەکو ئینسان نییە بۆیە هەرگیز مردنی بەسەردانایەت خەوی بەسەردانایەت و حتا یعنی وەنەوژەشی بەسەردانایەت خەوەنوچکەی پێ دەڵێن یعنی ها ئینسان جاری وایە خەریکە خەو بیباتەوە و بەلادادەچێ و نەیباتەوە. الله لا إله إلا هو الحي القيوم أولا آيات هاتوك خداي پروردگار باسی کردووە بۆیە ئەو دوو سیفەتەش زۆر گەورەیە بۆ ناسینی خوای پەروەردگار کە باز لە هەمیشە ژیان و زیندوێتی خوای پەروەردگار دەکات و باز لە قەیومی خوای پەروەردگار دەکات کە خوای پەروەردگار ڕاگری سەرپەرشتیکاری غەیری خۆیەتی بە هەموو شتێکەوە لەو بوونەوەرەیدا و بە هەموو کەون و کائیناتەوە خوای گەورە ڕاگریەتی و سەرپەرشتیکاریەتی. ئەو دێڕەش فێرمان دەکا کە ئینسان هەمیشە ڕوو لە خوا بێت و هەمیشە پشت بەخوا ببەستێت خوایەک ئەوەندە بەدەسەڵات بێت هەموو کاتێک بە ئاگا بێت هەموو بوونەوەر لەژێر دەسەڵاتی ئەویدا بێت هەر خواشیاوی ئەوەی نییە کە ئینسان پشتی پێ ببەستێت. ئێبرام ئینسان جاری وا هەیە ئیعتیمادی لەسەر ئینسانێکە لەسەر شخصێکە ئەو شخصە دەمرێت نەخۆش دەبێت دەخەوێت بێ ئاگا دەبێت بێدەسەڵات دەبێت بەڵام خوای پەروەردگار هیچ لە ناو سیفەتەکانی لە قودرەت و دەسەڵاتی لە کاتی با بڵێن هەمیشە کە هەر هەیبوون حتا کاتی دنیا خراببوونیش و حتا قیامەتیش و هەتا هەتایش هەر دەیبن و هیچ شتێک لە ئەسما و صفەت و ذاتی خوای پەروەردگار کەم ناکات. ئەوە شیاوی ئەوەیە کە بەڕاستی ئینسان هەر پشت بە خوای گەورە ببەستێ و ڕووی لە خوای پەروەردگار بێت چونکە ئەو زاتە هیچ کاتێک هیچ شتێکی لێ کەم ناکات. دێڕی یازدەهەم کە باز لە سیفەتی ڕازقیەتی خوای پەروەردگار دەکات و لە دروست
کاری خوای پەروەردگار کە خوای گەورە هەموو شتێکی دروست کردووە ئەویش هەر باسە لە خوای گەورەی خوای گەورە و قدرەتی خدای پەروەردگار دەڵێت خالق بلا حاجە خوای پەروەردگار دروستکارە بەبێ ئەوەی کە پێویستی بە هاوکاری هیچ کەسێک بێت دووەمیان بەبێ ئەوەی کە پێویستی بەو شتە بێت کە دروستی دەکات ئێستا ئێمە جاری وایە شتێک دروست دەکەین بە زۆری ئینسان وایە پێویستی پێێتی خانوێک دروست دەکەی پێویستت پێیە باغێک دروست دەکەی پێویستت پێیە سیارەیەک دەکڕی پێویستت پێیە بۆیە دروستی دەکەی بۆیە وەدەستی دێنیت کەسابەتی دەکەی پێویستت پێیە دووەمیان هەر شتێک ئینسان دروستی دەکات پێویستی بە غەیری خۆی هەیە ئێستا ئینسان خانوێک دروست دەکات دەبێت چی بکات دەبێت وەستای بگری کرێکاری بگری مەوادی بێنیت بیری لێ بکاتەوە نەخشەی دانێدا بەڵام بۆ خوای پەروەردگار پێویستی بە هیچ کەرەستەیەک نییە پێویستی بە هیچ شتێک نییە کون فەیەکون خوای گەورە دەڵێ ببە یەکسەر وەکو خوای گەورە کە دەیەوێت ئاوا دەبێت بەبێ هیچ هۆکارێک دووەمیان خوای گەورە پێویستی بەوە نییە کە دروستی دەکات ئێستا خوای گەورە بوونەوەری دروست کردووە ئینسانی دروست کردووە لەبەر قازانجی ئێمەیە نەک لەبەر ئەوەی خوا پێویستی بە ئێمە بێت ئەگەر ئێمەشی دروست نەکردایە خوای گەورە هەر وەکو خۆی خاوەنی ئەو ناو سیفەتە بەرزانە بوو خاوەنی ئەو دەسەڵات و قودرەتەی بوو کە ئێمەی دروست کردووە هیچ شتێکی لێ زیاد نەبووە بەڵام ئەوە سوودەکەی بۆ ئێمەیە کە ئێمە دروست بووین بۆ ئەوەی خوا ڕەحممان پێ بکات بۆ ئەوەی خوابمان خاتە بەهەشت و ژیانێکی هەتایی بۆ ئەوەی بەهرەمەند بین لە ڕەحم و بەزەی خوای پەروەردگار و بەهەشتی خوای پەروەردگار ئەها چەند گرنگە ئینسان خوای گەورە بناسی و عەقیدە بزانی کە خوای گەورە چۆنە بەرامبەری ئێمە ئەو جار دەبێتە خواپەرستێکی تەواو برم خوای گەورە خالیقە بەبێ ئەوەی پێویستی بە هیچ شتێک هەبێت وهروەها رازق بلا مؤنە وهروەها خوای پەروەردگار ڕۆزی دەرە بەبێ بارگرانی و ماندوو بوون ئێستا ئێمە لە ماڵێت چەند کەسین ئەگەر دوو کەس بێن لێمان زیاد بن قورساییەکمان لەسەر دروست دەکاوەکو ژیان عایلەیەک 5 کەس بێ و 10 کەس بێ وەکو یەکە دەبێت کاسبەتی زیاتر بکات خوا ڕازیقە بەڵام پێویستی بە ماندووبوونی ئینسانیش هەیە خوا بۆت نابارێنی لە هەوای ڕاکوردەواری دەڵێ بەڵام بۆ خوای پەروەردگار ڕۆزی دەدا بەبێ ئەوەی کە پێوە ماندوو بێت بەبێ ئەوەی کولفەی لەسەر دروستکە بەبێ ئەوەی لە ڕزق و ڕۆزی کەم بێت بەبێ ئەوەی کە هیچ شتێک لە لای خوای پەروەردگار کەم بێت برام ئەها خوای گەورە چەند گەورەیە برام چەند گەورەیە ئینسان یعنی شتێک دەبەخشێت لە ماڵەکەی کەم دەکات بەڵام خوای پەروەردگار هەرچی ببەخشێت لەو دنیایدا بە یەک کەسی حج لە دەسەڵات و قودرەت و مڵک و دەسەڵاتی خوای گەورە کەم ناکات ڕازیقە بەبێ ئەوەی کە پێوە ماندوو بێت بلا مؤنە یعنی بلا ثقل وكلفة ومشقة بەبێ هیچ کولفە و مەشەقەتێکە لەسەر خوای گەورە دروستکە خوای پەروەردگار ڕۆزی دەدات ئەدی باشە بۆ هەموو کەسی دەوڵەمەند نەکردووە خوای گەورە لەبەر چی کێ دەزانێت لەبەرەوەی ژیان تاقیکردنەوەی برام ئەگەر هەمومان دەوڵەمەند بان هیچ کەسێک پێویستی بە هیچ کەسێک نەدەبوو ژیانیش بە شێوازەی تامی نەدەبوو کەسێک ئیشی کەسی نەدەکرد یا کەسەت نەزن دەکەوت وەستایی بکە کرێکاری بکە دوکانە دانێت شتێ بکاوە نیە بەڵام خوای گەورە کەسێک دەوڵەمەند دەکا بە پێی حکمەتی خۆی ڕەنگە بۆوی تاقیکردنەوە بێت بە تەکیدیش تاقیکردنەوەیە کەسێکیش فەقیر دەکا بۆ ئەوەی بزانێ ئارامی چەندە و ئێمەش کەسانی فەقیر ببینین بۆ ئەوەی کەسانی دەوڵەمەند تاقی بگرێنەوە بزانن چەندە هاوکاری کەسانی فەقیر دەکەن گرنگ ئەوەیە ئینسان لە خوای ڕازی بێ ژیان هەمووی تاقیکردنەوەیە بۆ ئینسانی يا أيها الناس أنتم الفقراء إلى الله خوا دەفەرمێ ئەی خەڵکینە ئێوە هەمووتان محتاجی لای خوان بەڵام خوای گەورە والله هو الغني الحميد خوای گەورە دەوڵەمەندە بێ پێویستە بێ احتیاجە لە ئینسان سوپاسکراویشە ئەگەر ئێمەش نەیکەین فریشتەکان سوپاسی خوای پەروەردگار دەکەن و خواپەرستی دەکەن و خوای پەروەردگاری خۆیان دەپەرستن والله الغني وأنتم الفقراء خوا دەفەرمێ بەڕاستی ئێوە محتاجی لای خوای گەورەن پێویستان بە خوای گەورە هەیە خوای گەورە پێویستی بە هیچ کەسێک نییە کەواتە ئەو دێڕۆژ فێرمان دەکات ئینسان بزانێ خوای پەروەردگار پێویستی بە هیچ شتێک نییە پێویستی بە هیچ شتێکی ئێمەش نییە بەڵکو ئێمە پێویستمان بە خوای پەروەردگارە ئەوەش فێرمان دەکات گەورەی خوای گەورە چاکتر بناسین
و بزانین هەموو شتێک لە دەستی خوای پەروەردگاردایە چاکتر ڕوومان لە خودای پەروەردگاری خۆمان بێت و چاکتر خوای پەروەردگاری خۆمان بپەرستین و هەروەها پشتی پێ ببەستین. بۆیە دەڵێم تەوەکل یەکێکە لەو شتانەی کە ئینسان ئاسوودە و کامەران دەکات، ئینسان بەختەوەر دەکات، ئینسان دڵ ئاسوودە دەکات. نابینن ئینسانی مسلمان چەندە بەهێزە، چەندە بە ئیسراحەتە، چەندە دڵ ئاسوودەیە کە پشتی بە خوای پەروەردگار قایمە و تەوەکولی لەسەر خوای گەورەیە. بەڵام ئینسانێکی بێباوەڕ چەندە قەلەقە، چەندە خۆڕانەگرە، بەتایبەت لە کاتێکدا کە لەی دەقەومێت. بەس ئینسانی مسلمان لە سایه ئیمانەکەی و لە سایه پشت بەستن بە خوای گەورە چەندە دڵ ئارامە برە. ها عەقیدە چەند گرنگە کە ئینسان خوێندی لی تێدەگات کە خوای گەورە چۆنە. هەر کەسێکیش خوای گەورەی ناسی لە ژیانیدا ئیسراحەت دەکات. دێڕی 12 باس لە سیفاتی زیندوکردنەوە و مردنی مرێنەری یاخود با بڵێن مراندنی دروستکراوەکان دەکات کە سیفەتێکی فعلیە. دەڵێت ممیتون بلا مەخافە، خوای پەروەردگار دەمرێنێ بەبێ مەترسی. ولله المثل الأعلى. ئینسان کەسێک بکوژێ مەترسی هەیە خۆی دەشارێتەوە دەڵێ دەمکوژنەوە، وانە؟ بەڵام خوای پەروەردگار دەمرێنێت بەبێ هیچ مەترسی لە هیچ مەخلوقێک و لە هیچ کەسێک و لە هیچ شتێک، چونکە خۆی خاوەنی هەموو دەسەڵاتە و خۆی خاوەنی قودرەتە و هیچ کەسێک مافی لێپرسینەوەشی نییە لە خوای پەروەردگار. و دەسەڵاتی خوای گەورەی نییە تا پرسیار لە خوای گەورە بکاو لە خوای گەورە بپرسێتەوە. بەڵام ئێمە لێپرسراوین بەرامبەر بە هەر شتێک کە دەیکەین. خوای گەورە پرسیاری لێ ناکرێ بڵێ خوایە ئەو کارت بۆ وا کرد، خوایە بۆ وا دەکەی، چونکە خوا خاوەنی حکمەتە. ئەو ئاگای لە هەموو شتێکە، بەس ئێمە ئاگامە لە هەموو شتێک نییە. خوا هەموو شتێک دەزانێ، بەڵام ئێمە هەموو شتێک نازانین. لا يسأل عما يفعل وهم يسألون. خوای گەورە پرسیاری لێ ناکرێت بۆ وات کرد، بەڵام ئێمە بەرپرسیارین، پرسیارمان لێ دەکرێت. کوردەواری دەڵێ ئینسان سنووری خۆی بزانێت، سنووری بەندایەتی خۆی بزانێت بەندە سنووری تاکوێیە. ئەو کاتەی گلەیت لە خوای نابێت، لە خوای ناڕازی نابی، پرسیاریش لە خوای ناکەی. ئەها کابرا دەیگو ئەی خوا بۆ ئەوە حەڵاڵە و ئەوە حرامە و ئەو گۆشتە حەڵاڵە و گۆشتە حرامە. برە مافیتو نییە لە خوای گەورە بپرسی، چونکە ئێمە ئینسانین، مەخلوقین، خوای گەورە خالیقە. خوا هەموو شتێک دەزانێت، ورد و درشتی نهێنی و ئاشکرای دەزانێت. بەس برا ئێمە چ دەزانین؟ شتێک حرامە ئەگەر خوای گەورە پێمان نەڵێ حکمەتەکەی چیە مە نازانین. برە دەبێت ئەو هەموو لێ بکۆڵیەوە تا شتێکی کچکۆکرد بە دەردەکەوێت. بەڵام خوای گەورە ئاگاداری هەموو شتێکە و زەرەر و قازانجی هەموو شتێک دەزانێت، چاک و خراپی هەموو شتێکیش دەزانێت. باعث بلا مەشەقە. خوای گەورە زیندووکەرەوەیە بەبێ مەشەقەت و ماندوو بوون. زیندوو دەکاتەوە. ئێمە بمانەوەی دارێکی بچەقێنین کە هەر خوای گەورە دەیڕوێنێت، تۆیەکی بچێنی کە هەر خوای گەورە دەیڕوێنێت، پێویستی بە چ هەیە؟ بە ماندووبوون هەیە، بەکارکردن هەیە. بڕۆی هەڵا جووتی بکە و قۆڵتی هەڵقەنە و دارەکەی بچەقێنە و ئەوانە. بەڵام خوای پەروەردگار بە یەک فەرمان و کون فەیەکوونێک هەموو بوونەوە زیندوو دەکاتەوە. هەموو ئەوەی کە مەخلوقە، ئەوەی کە مەشیئەتی لەسەر هەمووی بە یەک جار زیندوو دەکاتەوە بەبێ ئەوەی کە هیچ ماندووبوون و کولفەیەکیش لەسەر خوای پەروەردگار دروست کات. هیچ مەشەقەت و ناڕەحەتیەک لەسەر خوای پەروەردگار دروست بکات. هەر کەسێک خوای گەورەی ناسی، خوای گەورە ناسینی هەموو شتێکی پێ ئاشنا دەکات. ئەگەر ئینسانیش بڕوای بە خوای پەروەردگار هێنا، ئەو کاتێ بڕواهێنان بە هەموو شتێکی دیکە ئاسانە. برە ئینسان کە بزانێ خوایەک خاوەنی ئەو هەموو دەسەڵاتەیە، عەقیدە و بیر و باوەڕ دابمەزرێ کە ئەوە زاتی خوای گەورەیە، ئەو کاتی زۆر ئاسانە بڵێ چۆن بڕوات بە زیندووبوونەوە نییە، بڕوات بەو شتە نییە. جاری وهەیە ئینسان فەرمایشتێکی بۆ باز دەکەی دەڵێ وەڵا عەقڵ نایگرێت. هەر ئەو ساڵانە هەر لێرە لە لای خۆمان لە وتارێکی فەرمایشتێکم خوێندەوە، کابرا گوت پێی وەڵا درۆیە، فەرمایشتی صحیح، وەڵا عەقڵ ناگری. جا چۆن عەقڵ شتی وا دەگرێت؟ ئینسان کە خوای ناسی لە بەرامبەر خوای گەورەدا ناڵێ عەقڵ نایگری، چونکە دەسەڵاتی خوا بێ سنوورە. برە ئێستا ئینسانەکان
تا ئێستاش ئایا چوونەتە سەرمانگ یاخودنا گومانی تێدایە ئەگەر گریمان چوبنەتە سەرمانگ کە چوون ئەوە سەرمانگ بە نسبەت ئاسمانەکان هەر هیچ نییە بەڵام خوای پەروەردگار لە بەشێکی کەمی شەودا پێغەمبەرەکەی خۆی صلی الله عليه وسلم بردە هەر حەود ئاسمانەکان گەڕاندیشەوە شوێنی خۆی دەی ئەوە دەسەڵاتی خوای پەروەردگارە برام ئەوە قودرەتی خوای پەروەردگارە تا ئێستا جیهان بەو هەموو پێشکەوتنەشی نەیتوانیەوە بگاتە ئاسمان یەکەمیش خوای گەورە بە بەشێکی کەمی شەو بۆ ئەوی نیشانمان بدا لە لای خوای گەورە هیچ بربەستێک نییە هیچ کەسێک هیچ شتێک خوای گەورە دەستەوستان ناکات خوا لە بەشێکی کەمی شەودا پێغەمبەرەکەی خۆی شەوڕەوی پێکردەوە ئیسرا میعراجی پێکرد بردیە هەر حەود ئاسمانەکان لەوێ چەندین شتی نیشاندا هێناشەوە شوێنی خۆی بۆی پێمان بڵێت ئەوە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگارە بۆ خوای گەورە هیچ سنوورێک نییە هۆکارەکانی داناون بۆ ئەوەی ئێمە تێبگەین بەڵام هەر کاتێک خواویستی هۆکارەکان لا دەبات هیچ ڕێگەریەکیش لە بەردەمی خوای پەروەردگاردا نییە دەی جیهان بەو هەموو پێشکەوتنی تا ئێستا شتی ئاوای دەتوانێت هەر وێنەیەکی کەمی ئەوەش ناتوانێ برام ئەوەیە کە ناسینی خوای پەروەردگار واد لێ دەکات ئەتۆ هەموو شتێکی خوای پەروەردگار کە صحیح بێ لەلایەن خوای پەروەردگارەوەیە قبوڵت بێت و نەڵێ عەقڵ ناگری وەڵا عەقڵ ناگری لە بەهەشتێ ئاوا بێ یان لە ناو گۆڕدا ئاوا بێ ئەو گۆڕە چۆن دەبێتە چاڵێک لە چاڵەکانی جەهەنەمیان باغێک لە باغەکانی باشتێ کاکە ئێمە نابێ لە بەرامبەری دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگاردا ئەو شتانە بڵێن چونکە ئێمە پێمان وایە خوای گەورە هەموو شتێکی لەدەست دێت و بۆ خوای گەورە هیچ بربەستێک نییە هەرچی کە بیەوێت لەو کەون و کائیناتیدا بۆ خوای گەورە کون فەیەکونێکە برا دێکەوە بۆ هەموو شتێکمان لەلا ڕوون دەبێت ئەو کاتە بڕوامان بە هەموو ئەو شتە دەبێت کە خوای گەورە واجبی کردووە بڕوامان پێ هەبێت بۆیە دانەر بەڕاستی زۆر تەواوە کە لە سەرەتای کتێبەکەیدا باس لە ناسینی خوای گەورە و ئەسما و صفەت و گەورەی خوای پەروەردگار دەکات چونکە هەر کەسێک خوای گەورەی ناسی بەڕاستی ئەو کاتە هەموو شتێک دەناسێ و هەروەها ناسینی هەموو شتێکیشی لەلا ئاسان دەبێ برام بۆیە بڕوابوون بەخوا ئەوەندە گەورەیە و ئەوەندە گرنگە چونکە ئینسان لە ژیانیدا خوای گەورەی ناسی بڕوای بەخوا کرد بڕوا بە هەموو شتەکانی دیکە زۆر ئاسانە بەس بڕوات بەخوای پەروەردگار دامەزرا بڕوابوون بە شتەکانی دیکە زۆر ئاسانە و ئەو کاتە مێشکت زۆر ئیسراحەتە دڵت زۆر ئیسراحەتە زۆر ئاسوودەی ئیمانت بەخوایەک هەیە کە هەموو شتێکی لەدەست دێت هەر شتێک خوای گەورە فەرموو بێتی یەکسەر ئینسان دەڵێ سەمیعنا و ئەطەعنا ئەو چەندی ڕێکی خوێنمان گەورەی خوای پەروەردگارمان پێدەناسێنێت گەورەی خوای گەورەمان بۆ دەردەخات خوای گەورەمان پێدەناسێنێت هەر کەسێکیش خوای ناسی ئیسراحەت دەکە خوای گەورەش هەموو شتێک بە ئینسان دەناسێنێت وەکو خۆی ئەو کاتە ئینسان بڕیارەکانی خوای پەروەردگاری زۆر لەلا ئاسان دەبن و زۆر بە ئاسانیش بڕیارەکانی قبول دەبێن خوای گەورە عاقبەت خێر و سەرفرازی دنیا قیامەتمان کات لێرەدا و لە دەرسی سێمیش لە دێڕی سێزدەهەمین ڕادەوەستین تا دەرسێکی دیکە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.